بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پرۆژە یاسایی لە بەردەست ئێوەی بەڕێز و پەرلەمانتارانی بەڕێزدایە لەگەڵ ئەوەش زۆر درەنگ بەدەست ئێمە گەیشت. ئێمە تەنانەت فریای ئەوە نەکەوتین کە بە نووسرا بۆمان بێ بە واتسئەپ بۆیان ناردین بۆیە سەرڕای ئەوەی کە ئەو تێبینیانەی نووسیومانە بۆ بەڕێستان هێشتا ڕەنگە تێبینی ورترمان هەبێتن هەر ئەوەندە پێڕەگەیشتن کە ئەوە بنووسین بۆ ئەوەی بەڕێز. ئەگەر بوار بدەن من هەموو ئەوەی کە نووسیومانە بۆ ئێوەی بەڕێزی بخوێنمەوە لەگەڵ ئەوەش پێم وایە ئێستا لەبەردەستی زۆرتاندایە. بیخوێنمەوە؟ بەڕێز وەزیری بازرگانی ئێمە مشاوەرەیەکمان کرد دەستەی سەرۆکایەتی پێمان وایە ئەو مقتەرەحاتانی جەنابەت باشترە جەنابتان لە وەزارەت باشترە لە کۆبوونەوەیەکی لیژنە هاوبەشەکان لەگەڵ لیژنەی یاسایی لیژنە تایبەتمەندەکان لەگەڵ لیژنەی یاسایی ڕۆژی یەکشەمە کۆ ببنەوە. ئێمە دانیشتنە هەڵەگرین ڕۆژی سێشەممە سعات 11 خوێندنەوەی دووەمەکەین بۆ پێشنیازە یاسای ڕکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان. زۆر سوپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر یەک بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو بابەتە هەر تەنها پەیوەندی بە وەزارەتەکە ئێمەوە نیە لەگەڵ ئەوەش وەزارەتی ئێمە لایەنی سەرەکی بێ دەبێت لەو یاسایە بەڵام چەند وەزارەتێکی تریش هەیە دەبێ ڕئیان وەربگیرێ وەک وەزارەتی ناوخۆ چونکە ڕیکلامی ڕێگایەکان وەکو ئەوەی لایەنی مروری و وەزارەتی ئاوەدانکردنەوەش هەر کێشەی هەیە لەو بابەتە من پێم باشە ئەوانیش بانکەن بۆ ئەو ڕۆژە بۆ ئەوەی ڕئیوانیش وەرگیرێ و زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس زۆر سوپاس دانیشتنەکەمان کۆتایی پێنە.